لە دیدە عینی فرمێسکم چەمی ڕێژاوە ڕێژاوە لەسەد لا ئاشی میحنەت بەو چەمەی سووراوە سووراوە لە تۆ دڵ بولبولیش بۆ گوڵ چلۆن جێماوە جێماوە حەواسم هەروەکو زوڵفت چلۆن شێواوە شێواوە دڵم وەک خاڵی ڕوخسارت چلۆن سووتاوە سووتاوە لە جێی هاوینی وەسلی تۆ بە زستانت هەوەس دێنێ لە بەزمی فارسیدا نەزمی شەبیستانت هەوەس دێنێ دڵ و ڕۆحم بە کوردی هەر مەستانت هەوەس دێنێ ئەگەر تۆ سەیری سەرچاوە و گوڵستانت هەوەس دێنێ سروشکم ڕەنگی گوڵزارە وەرە سەرچاوە سەرچاوە مهەیابە ئەوە پاشا نزیکی چوونە سەرتەختە لە بۆ دۆستی نەوەک دوژمن عەجایب ئەمرەکەی سەختە ئەگەر سەبریش بهێنێ باعیسی تەوفیق ئەم جەختە لە بەختی من ڕەقیب یا ڕەبی چەند شوم بەدبەختە بەرەو ڕوو هەم شەرم ناکە ئەڵێ بەولاوە بەولاوە دەم خۆش خەندەخان زۆر سپاس بینەرانی خۆشەویستی قەلەندەرخانە ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد فەرموون لەگەڵ ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە بەرنامەی ئەم جارەمان تایبەتە بە یەکێک لە شاعیرەکانی دەڤەری گەرمیان یان بڵین کەرکووک ئەم بەرنامەیە تایبەتە بە شاعیر مەلا حەسەنی نەوحی زەنگنە بۆ قسەکردن و لێدوان لەسەر بەرهەموو شیعرەکانی ئەم شاعرە برای توێژەرەوە نووسەر برای عەزیز کاکە هەردەوێڵ کاکەی میوانی بەرنامەکەمانە بەخێر هاتی مامۆستا هەردەوێڵ سپاس دەکەم خێراندار بیگەرە سپاس زۆر سپاس هەروەها لەگەڵ خات و ئاودێر بە ئامێری چەلۆ بەشدارە لەگەڵمانە بەخێر هاتی ئاودێرخان بێگومان لەگەڵ هاوکارم خەندەخان بەخێر بێ مامۆستاگیان خێراندار بەخێر بێ خاتوونگیان بەخێر هات مامۆستاگیان بەڵێ گیانەکەم مەلا حەسەنی نەوحی یەکێکە لەو شاعیرانەی کە بەرهەمێکی زۆر و شعرێکی زۆر و گەلێک بابەتی جوانی ئەدەبی هەیە بەڵام بەگشتی لەناو خەڵکارە ناسراوە ئەگەر بتوانی بەڕێز مەلا حەسەنی نەوحی وەکو سەرەتایەکی ژیانی و سەرەتای ژیانی ئەدەبی و ژیانی خۆی بە ئێمە و بە بینەرانی بناسیێنی پێشێکی بەرەوەی باسی مەلا حەسەن نەوحی بکەین زۆر ڕێز و سەڵام هەیە بۆ بینەرانی خۆشەویست و کارمەندانی کەناڵی 24 و خێزانی بەرنامەی قەلەندەرخانە زۆر سپاس زۆر سپاسدانەکەم کەوا ئێوە ئەم شاعرەتان هاتوۆتە یاد و ئەتانوێ مەسەن بە بینەرانی خۆشەویستی بناسێنن چونکە تا ئێستا هیچ شتێکی بۆ نەکراوە نە کۆڕی بۆ کراوە نە شتێکی بۆ کراوە تەنها بەندەنەوێ ئەو کتێبەم چاپ کردووە ئێمە لە دەڤەری گەرمیان و کەرکووک بە تایبەتی گەلێ شاعرمان هەبووە وەکو شێخ ڕەزای تاڵەبانی وەکو ئەسیری وەک خەلیل منەوار وەک فەقێ قادر هەمەوەندی و هەروەها شاعرانی تریش وەکو ڕەنجووری ئەمانە یعنی زۆرن مەلای جەباری شێخ عەبدوڕەحمان خەلیل منەوار مەلا عەباس حەلمی ئەم شاعرمان زۆرن یعنی یەکێ لەم کۆمەڵە شاعرانەی کە هەن مەلا حەسەن نوحی زەنگەنە مەلا حەسەن نوحی زەنگەنە خۆی بە حەقیقەت نوحی ناوێتی ناوەکەی حەسەنە واتە مەلا حەسەن کوڕی عەبدولحەسەن کوڕی محەممەد زەنگنەیە دایکی ناوی خات و فاتمەی کچی حەمە عەزیز زەنگەنەیە ئەمە لە شارۆچکەی سەقز هاتۆتە دنیاوە هەر لەوێش ینی لە تەمەنی 7 ساڵیدا لەوێ خوێندنی چۆتە خوێندن ناویانەتە بەر
خوێندن بۆ ئەوەی فێری ئاشنایی لە خوێندن و زانستا پەیدا بکات. بەڵێ مامۆستا خوێندنی گیان ئەو ساشر ئاینی بۆ بێگومان بەڵێ بەڵێ لە حجرەکانە بەڵێ مامۆستا گیان کێ بوون ئەو بیرمەندانە و ئەو کەسە ناسراوانەی کە شاعریان پەروەردە کردو بۆ نمونەیەکێک لەوانە مامۆستا ساڵح ئەفەندیە کیتر شاعریان پەروەردە کردو بەڵێ وەڵا زۆرن ئەوانە مەسەن لە کەرکووک مامۆستا ساڵح ئەفەندی قەرەداغی لە خانەقین بەڵێ بۆ ماوەی 5 ساڵ لەلای ئەو خوێندێتی مەلا سەعیدی مفتی سوەیلی لەلای ئەویش خوێندێتی ئیتر لە شاری کەرکووک چووەتە لای مامۆستا مەلا تاهری کەرکووکی بۆ ماوەی ساڵێک لەوێ خوێندێتی هەر ئەویش ئیجازەی مەلایەتی داوەپی بەڵێ مامۆستا ئەم بێگومان کە ئیجازەی مەلایەتی وەرگرتووە وەکو کاری مەلایەتی لە چ ناوچەیەک مەلایەتی لە خورماتوو لە دووس خورماتوو یانی بڵێن یعنی ئەم لە سەقزە ئاوباریک ماوەیە لە دێ ئاوا لە سەقزە وەکو مێژوو کە باسیەکە 1926 هاتوۆتە ئێرە بەڵام لە 1926ەوە تەمەنی 26 ساڵان بووە 26 ساڵ بووە چونکەم خۆی لە ساری وتمان باسمان کردی تا ئاماژەمان پێکرد لە ساری 900 لەدایک بووە لە تەمەنی 26 ساڵیدا هاتووەتە کوردستانی باشوور لێرە دێ بە دێ گەڕاوە تا لە ناوچەی خورماتوو گیرساوەتەوە و هەلەوەی ژنی خواستووە و بەرهەمی ئەو ژن خواستن و ئەو شایی کە لەگەڵ خانمەکەی کردوێتی 8 کوڕ و کچێکە بەڵێ مامۆستاگیان فاتیمەخانی دایکی زۆر کاریگەری هەبووە لەسەر نەوحی ئەڵێن کاتێک کە باوکی ئەمری خواەکە ئەوێ واز لە خوێندن بێنێ فاتیمەخان نایەڵێ کە واز لە خوێندنەوە ئەپی ئەڵێ بەردەوام بە کاریگەری چی بووە لەسەری دیارە ئەو ئافرەتێکی ژیر بووە ئێمە لە کوردستانە یعنی ئافرەتمان زۆر هەیە کەوا قارەمانن ئەویش یەکێک بووە لەوەی کەوا زیرەک بووە وریا بووە زانستوێتی ئەم کوڕێ ئەگەر بناتە بەرخوێندن ئەبێتە خوێنەوە دیارە هەستی بە زیرەکی کوڕەکەشی هەستی بە زیرەکی مەلا حەسەنیش کردووە ناوێتی بەرخوێندن اینجا ئەمە لە پاشانە یان واتام دایکی نەبووایە ئەم نابووە مەلایش ینی ئەم نابووە شاعریش واتە دەرەچوو لە باسی کردووە کە نەیشتووە دەستی خۆش بێ کە نەیشتووە دەرچێت لە قوتابخانەیە پێمان خۆشە گەر کاک حەمید منیش مادەم باسی دایکیتان کرد باسی ئەم شعرا خوێنمەوە کە باسی دایکی خۆیەکات بەڵێ فەرموون دایکم بە کوردی مارە کراوە بە هەڵپەرچەی کورد شایی کراوە لەو کاتێکەوە منی هێناوە بە چەقۆی کوردی ناوکم بڕاوە لە بێشکەی کورد کە ڕاژەنراوم لایەلایی کورد بۆ من کراوە لە قوتابخانە کاتێک ئەم خوێن پیت کوردیە پێم نیشاندراوە لە مێشکم کوردی ڕیشەی داکوتە تازە کار لە کار وا ترازاوە بۆ نابم بە تورک یاخو بە عەرەب هەرچەندە ماف و بەشم خوراوە کورد 30 ملیۆنە 4000 ساڵە بە حوکمی بۆگەن بەش کراوە ئێستا چێگامێژ لەوانی وشی ئەڵێ کورد لە چی دروست کراوە ئەمەش ناچێتە هەمانەی ئەوان قومی تیا نەماوە وا هەڵدراوە نازانێ کاتی دیموکراتیە لە لای کۆمەڵە و لای پارتی ناوە دەم خۆش کاک حەمیدگیان دەم خۆش دەست و پەنجە و خۆش خاتونگیان دەست خۆش ئەودیرخان مامۆستاگیان هەندێک لە شعرەکانی شاعر لە زمانی ڕژێمی بەعسا ڕێگە نەدراوە بڵاو بکرێتەوە هۆکاری ئەمە چی بووە؟ بەڵێ ئەمە خۆی شعرەکانی زیاتر لە بواری نیشتمانی و ڕامیاریە نەتەوەی خۆی خۆشویستووە بەسەر نەتەوەی خۆیان هەڵی داوە لەسەر ئەوەی کە ملەتی کورد چەوساوەیە
باس ئەوانەی کردووە لەبەرەوە ڕژێمی بەعەس ڕێگەی نەدا بۆ ئەوەی چاپ بکرێت ئێمە توانستمان لە دوای ڕێژێمی بەعەس بە چاپی بگەینین. بێگومان ئەم لە کۆڕی خەباتی سیاسی شارڕۆڵی خۆی هەبووە. بەڵێ ئێمە ئەوەی کە باسمان کرد 1926 لە سەقزەوە هاتۆتە ئێرە دوای خوێندنێکی زۆر لە 1930 تا ئیجازەی مەلایەتی وەرگرتووە وایە بەڵام دوای ئەم ینی دیارە بۆ هەوڵدان و بۆ کەسبی معریفە هاتۆتە ئێرە چکە ئیتر نەگەڕاوەتەوە بۆ نەگەڕاتەوە سەقز بەڵام لەو سەردەما لە کۆڕی خەباتی سیاسیە من ئەمێ ئەگەر باسێکی ئەو لایەنەی بکەیت لە خەباتی سیاسیە لەکەیەوە دەستی پێکردووە و لە وەکو لایەنە حیزبی و سیاسیەکە لەکێدا ئیش و کاری کردووە. مامۆستا کە حیزبی هیوا دروست بووە لە سەرەتاوە ئەم یەکێک بووە لەوانەی کە چۆتە ناو ئەو حیزبی هیواوە لە پاشا کە حیزبی دیموکراتی کوردستان دامەزرا ئەو حیزبە هەر هەمویان چوونە ناو حیزبی دیموکراتی کوردستانەوە واتە یەک حیزب مایەوە ئەو حتا مرد لە حیزبی دیموکراتی کوردستان دەستی هەڵنەگرت ینی پیاوێک بۆ خۆشی لە شارەکانیشا باسی کردووە کەسێکی زۆر نەتەوەی بە دیارە بەڵێ نەتەوەی بووە زۆر نەتەوەی بووە و نیشتمانی خۆی خۆشویستووە ئینکار ناکرێ مەلا حەسەن نەوحی. مامۆستاگیان شاعیر جگە لە نووسین هەندێک ئیشی تریشی زانیوە ئەو ئیشانەی تر چی بوون کە زانی بەڕاستی ئەو زیاتر یعنی لە دروستکردنی خانوبەرەیشە شارەزایی هەبووە لە بواری کشت و کاریشە شارەزایی هەبووە چکەم لە هەمان کاتە ینی زیاتر حەزیەکرد ینی بەڕەنجی شانی خۆی نان بخوا نەک هەر بەهێن مەلایەتی لەسەر فەقیر و فوقەرا بژێ هەڵساوە فەلاحی کردووە شکارتەی کردووە بۆ خۆی خانگی دروست کردووە یەکێگەر دروستیوەتی خانووی ئابانیان نەکرد وەکو بەنایەکانی هەڵەسا خانگی دروستەکرد بۆ لە کاری درومانی و خەیاڵی درومانیشە ببورە لە کاتی درومانیشە درومانێکی ینی زۆر بە جوانی کەلوپەلی ئەدووری خاستن جلی کوردی. لایەنێکی تری ژیانی شاعیر پەیوەندیەتی بە کۆمەڵێک کەسی ڕۆشنبیر و منەوەر کە هەندێکیان تا ئەم ساڵانەی ئەخیریش مابوون وەکو خوالێ خۆش بوو مەلا جەمیل ڕۆژبەیان لە شاری بەغا تیرۆر کرا بەداخەوە پەیوەندی لەگەڵ ئەم پیاوە نەتەوەیە ئەم پیاوە نووسەرە کەڵە نووسەرانە هەبوو وەکو ئەو وەکو بڵین مامۆستا شکر مستەفا کاریگەری ئەم نووسەرانە بێگومانەوانەی کە هەند کە ئەڵێ پەیوەندی هەبوو لەگەڵیانە زۆر وەکو کاکە حەمەی ناری قانع کاریگەری ئەمان لەسەر شعر و لەسەر هەڵوێستە سیاسەکانی و لەسەر ژیانی چی بووە مامۆستا خۆی ینی بە حەقەت هەر ڕۆشنبیرێک تەماشاکەی ڕۆشنبیرەکانی خۆشەوێ شاعر بە دوای شاعرە ئەگەڕێ بۆ ئەوەی هەم بیرۆڕا بگۆڕنەوە ئەم بۆ خۆیان دانیشن ئەم شعر بخوێنێتەوە بدان ئەو بەرامبەرەکەی شاعرەکە بدان ڕێی چیە بەرامبەر شعرەکەی ئەم ئەو شعرە خوێنێتەوە بۆ ئەم بدان ئەم ڕێی چیە بەرامبەر شعرەکەی دەستەی ڕۆشنبیران هەر هەمووی یعنی ئەوانەی با ڕۆژنامە نووس بێ بابەتوە بڵاو بکاتەوە لە ڕۆژنامە و لە گۆڤار و لەو شتانە بە حەقەت خاستن ئەو سەردەما زۆر پەیوەندیان بە یەکەوە بۆ یەکتریان خۆشویستووە لە ئیستە زیاتر چونکەم کەم بوونە یعنی تەماشاکە تۆ لە گەرمیانەوە سەر خۆی هەڵگردی هاتووە بۆ لای قانع بۆ ئێرە بۆ هاتووە بۆ ئەوەی یعنی لە ڕێگەی بەرهەمەکانیەوە کە بەرهەمەکانی خوێندوێتەوە تەماشاکە قانع هەستێکی نیشتمان پەروەری هەیە بەرهەمەکانی جوانن ڕنگینن ئەوە دەفعی کردیە لەوێ ئەوە بێت بۆ لای ئەم اینجا کە حتمەن هاتێ بۆ ئێرە لەبەر خۆیانە کۆریان بەستووە دوو بە دوو. مامۆستاگیان باسی شعر خوێندنەوەت کرد پێمان خۆشە بێ ئەگەر شعرێکمان بۆ بخوێنیتەوە بە هاوکاری خات و ئاودێر فەرموون. باغی دڵ سوورە لە داغی خاڵی ڕوود خۆم شین ئەەکەم
دوور لە محرابی بڕۆی تۆ سوژدەگاهی دین ئەەکەم دڵ وەکو کۆتەی قەساب و چاو وەکو جۆگەی دەلێن وام لە مەیدانی مەراق و ئەسپی غەم وا زین ئەەکەم دوور لە خەتی لێوی ئاڵ و ڕەمزی غەمزەی چاوەکەت بەندە هۆشی لا نەماوە تازە کوێرە زەینەکەم تاکو دوێنێ لوتفی تۆ بوو من کە خۆم پێگرد بوو زەحمەتە تازە لە دووریت باقیمان و ژینەکەم تۆ وەرە دەرمانی دەردەکەم کە و باکت نەبێ شارەزا نابێ نەیاری سەگ بەکەین و بەینەکەم چاو هەڵێنە بۆ منی کوژراوی تیری چاوەکەت ئەو ئیشارەی تۆ شیفایە بۆ برینی سینەکەم دەم خۆش خۆش منیان پسپاتانەکەم ڕێزم هەیە مامۆستاگەر سەرنجی ژیانی نەوحی بین بەڵێ بەردەوام لە گەڕانە بووە بەڵێ گەڕانەکەشی هەمووی گەڕانەوە بە شوێن معریفەیە بەڵێ هەمووی بە شوێن زانینە قۆناغێکی تری ژیانی هەیە کە ئەچێتە لای شێخ عەلی شێخ محەممەد حسامەدینی تەوێڵی حەزەکەم باسی ئەو قۆناغیمان بۆ بکەین مامۆستا ئەگە ئێمە سەرنجی دیوانەکەی بدەین بەرهەمەکانی بەوردی بخوێنینەوە تەماشاکەی ئەمە ڕوحێکی سۆفیگەریشی هەبووە لە هەمان کاتا بۆیە ڕۆیشتۆتە لای شێخ حەسامەدین و لە ئەو تەریقەتی وەرگردووە وە کردوێتی پیری خۆی دوو پارچە شاریشی بۆ نووسیوە کە ئەمە باسەکە یانی چۆتە سەر تەریقەتی نەقشبەندی بەڵێ ڕۆیتە سەر تەریقەتی نەقشبەندی و ئەو شێخ حەسامەدینیشی زۆر خۆشویستووە بە پیری خۆی زانیوە ئەوەیە وە کارەکەی ئێمە لە زۆربەی بەرنمەکانی قەلەندەرخانەیە باسی ئەو دەستنووسانەکەین کە ئەفەوتێن ئێوە لە پەراوێزی ئەم دیوانەیە دیوانی مەلا حەسەنی نەوحیە باس لە چاپەمەنی زامواکەن کە پرۆژەیەکیان کردووە و کاتە پرۆژەی پاراستنی دەستنووسەکان زانیاریت هەیە لەسەر ئەو پرۆژەیە و ئایا ئەو پرۆژێت تا ئێستا بەردەوامە یاخۆت کۆتایی پێ هاتووە وابزانام ئەوە کۆتایی پێ هاتووە بەڵام ئێمە بۆ هەڵسیامان لەوێ چاپمان کرد کوڕێکی ناوی جەمیلە تێش ماوە ڕێزم هەیە بۆ لێرەوە هاتە لام وتی باشە ئێمە چی بکەین بەشک و دیوانەکەی چاپ بکەین من هەڵسیام کۆپیەکەم دا پێ وتم بابە ئەمانە من ئەمانەم ئامادە کردێ بۆ چاپ کە لێرە چاپی بکەم ئەوەکانتر ڕامیارین ناتوانین لێرە لە کاتی ڕژێمە و لە دەستگای ڕژێم ڕێگەمان نادەنێ چاپی بکەین ئەو تێمانم بدەرێ من لەوێ واستەم کردووە و نادامشیم کردوێک دوو برادەر هەن پیانم وتووە چاپێکەکەن منیش هەرسیام ئەوەن کۆپی کرد و دام پێی تەماشام کرد ڕۆژێ وەڵا نوسخەیەکی بۆم هێنا وتیەوە تا چاپم کردێتە نوسخەکە ئەو ژمارەیەکی لامەیە ئەمە بۆ چی کردمان وتمان نەک ئەمە ڕۆژێ لە ڕۆژان کە بکەفێتە دەست ڕژیم یان ماڵ تەفتیش بکەن و لە کەرکۆک ئێمە ینی هەمیشە ئەو شتە ڕووی ئەدا هاتن ماڵیان هەمیشە ئێستەیش ڕاستە اینجا ئێمە هەڵسامان ئەوەمان چاپ کرد وتمان هیچ نەبێ بە ئەمانە چاپ بکەی لە فەوتان ڕزگار بێ ئەوانی ژمارەیەکی کەمیان چاپ کردووە ئەوە نییە برێ هەموو شوێنەکان بەس لە کتێبخانەکاندایان ناوەن و نوسخەیەکیانش بۆ مامۆستاجیان گەر خەندەخان شعرێکی تری مەلا حەسەنی نەوحیمان بۆ بخوێنێتەوە وەڵامش حەزەکەین گوێ بگرین لە هاوکاری ئادێر خەندەخان و بزانین چۆن شعرێکی خوێنێتەوە داوی نەکرژێ سەری زولفی خەیاتەی حەبیب ڕاوی دڵ و دینەکە خاڵی لە بەرز و نەشیب مرغی خەیاڵم شەوێ هات و گەیشتە ئەوێ چاوی بە تیری مژە کوشتی لەوێ بێنەسیب شاهێنە چاوت وەیا شایەنە وا سەر ئەکا کافرە منعی دەوا شاهیدە ناکە تەبیب
تیشکی سەری ڕوودە یا پرتەوی خورشیدە یا پۆلی فریشتەی سەما دێنە جەنازەی غەریب پرسەیە سابۆ شەهید شینە چەمەن سوورە باخ غەمزەی چاوت کەوا مۆڵەتی نادە عەجیب ئاخی دڵی سەردی من داغی گوڵی کوڵمی تۆ کەوتۆتە بابی مەحاڵ بۆیە بە شەوق ڕەقیب نەوحی غەواسە لە نێو بەحری غەمی عەشقی ئەو شەرتە کە زنجیر نەبێ غەیری بە زوڵفی حەبیب دەم خۆش هەندەخەن دەم خۆش خۆش هاتووە ئەو دێر مامەساجان وەکو لە پێشەکی دیوانەکە کە بەڕێستان کۆتان کردوەوە چاپتان کردووە ئەڵێیت حەقپەروەر و ڕاستگۆ و بوێر بووە و دەست و خەتێکی زۆر جوانیشی هەبووە بێگومان ئەم شتانە ئەم سیفەتانە کە ئەدرێتە پاڵ کەسێکی وەکو ئەو لەسەر کۆمەڵێک واقع بیناکراوە حەز ئەەکەم چەند شتێک لەسەر لەو بارەیە بزانین لەبارەی حەقپەروەری و ئازایەتی و بوێری و ڕاستگۆ مامۆستا ئەگە ئەم شاعرە یان بڵێن مەلا حەسەن نەوحی ئازا و بەجەرگ و حەقپەروەر نەبوایە نێتوانێت لەو سەردەما هەڵسێت هانی خەڵکەکە بدا کە پشتگیری شۆڕشی ئەیلول بکەن ئەمە یەکێکە لەوە لەو کاتانە زانستوێتی مافی کورد خوراوە کورد ستەم دیدەیە بۆیە ئەو لەنی حەقی کردووە و بە دروستی و بەڕاستی داوای مافی کوردی کردووە لە شعرەکانیان دیارە ئەمە یەکێکی دوو ئەگەر وەکو بڵێن مامۆستا بوو و مەلا بووە کە یەکی ڕۆیشتووە بۆ لای بۆ مشکلێک حەل بکات چارەسەری بکات ئەو حەقەکەی داوەتە دەست حەقدار ئەوە نەبووە مەسەن پشتگیری ناحەق بکە پارە لەم وەربگرێ بۆ ئەوەی پشتگیری ناحەقەکە بکات هەمیشە پشتگیری حەقی کردووە لەناو هەر مەجلیسێکیشە دانیشتووە پشتگیری حەقی کردووە کەسێکی حەق دۆز بووە حەقپەروەر بووە ڕازگۆ بووە مامۆساجیان دواپرسیارمان لەم بەرنامەیە ئەوەیە بەڕێستان چۆن ئەم دیوانەی مەلا حەسەنی نەوحی زەنگنەتان کۆ کردەوە و بەچاتان گەیان بڵێ یعنی زۆر کەس لە کەرکووک و دەوروبەری کەرکووک و لە گەرمیانە ئەزانن من بە دوای ئەو شتانە وێڕم کوڕێکی خزمان هەیە هەر کاتب نفوس بوو ئێستا مەشهورەوە عەبدوڵڵا نفوس یعنی بە نفوسیەکەیەوە مەشهورە لێرەوە ڕێزم هەیە بۆی ناومان هێنا ڕۆژێ ئەمانە ویستیان جنسیە دەرکەن کوڕەکانی جنسیان نادەوەتیان ئێوە ئێرانین با بە ئێمە ئێرانینیمان ئێمە وها هەڵتا دەستنووسەکانی بردوو بووە کاتب نفوس کە ئەو کاتب نفوسە خزم ئێمەیە وتوی ئەگەر باوکە ئێمە ئێرانیە ئەی ئەوە نییە شعری نووسە لە ساڵ ئەوەنە لە ساڵ 1970 و لە ساڵ 30 و لە ساڵ 36 و لە ساڵ 30 ئێمە لێرە بمانە ئەویش تەماشاکە ئەڵێ وەڵڵی ڕاستە ئەیبا بۆ لای لە خۆی گەورەتر برێن ئەڵێ ئەمە وهایە ئەمە حەق خۆیان ئەمانە عێراقین بابەمان کەینن ئەوە دەستخەت باوکیان لە ساڵ ئەوە نشتێ با جنسیان بدەنێ جنسیان ئەدەنێ جا ئەمە بە حەقەت ڕۆژە تەماشام کرد عەسرێک کاک حوسام کوڕی لەگەڵ ئەو عەبدوڵڵا نفوسە هاتن بۆ ماڵمان سێم کرد ئەم دەستنووسانەیان هێنا بۆ من وتیان ئێمە حەزەکەین ئەم شتانە بڵاوی بکەیتەوە فعلەن ئەگەر من نەیان هێنایە بۆ من دوو چەند جار ئاوارە بوون تاڵان کریان و ئەم شتە جا لە 91 کە ئەو هێنبی ڕزگاربی مەسەلە و ناوە هەم ڕایان کرد دەرچوون ماڵەکانیان تاڵان بوون سێم کرد هاتنەوە دوای مانگی ئاوا ئەرێوتی
خۆماڵ ئێوە تاڵان نکراوە وتم وتی وەڵای ئەمە قاوەت دەستەکان باوکمانە هەر باش بی لای ئێوە بەخوا لای تو نەبووە تاڵان ئەکراوە ئەڕۆیشت ئەجا ئەوان بۆ منیان هێنا بۆ ئەوەی من بتوانم لە دەرفەتێکەکەس بە چای بگەرم مامۆستایان دەست خۆش بێ و نمونە و زۆر بێ زۆر سپاس بۆ ئامادەبوونت منش ڕێزم هەیە بۆ ئێوەی بەڕێز کە ئەم ئەرکای کێشن و ئەم زەحمەتا کێشن دەستانە گوشم زۆر سپاس بۆ خات و ئاودێر دەستەکانە خۆش بێ سپاس بۆ هاوکارم کاک حەمید ئازیزانی قەلەندەرخانە بە شعرێکی جوانی نەوحی کە لەلایەن کاک حەمیدەوە خوێنرێتەوە کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆمانەیەنی تا دیداری داهات و هەر شاد و کامەران بن. ساتێ بۆ شوشەی دڵم خاڵی لە شووری غەم نەبوو ڕۆژی 100 چۆڕی ئەنۆشم بۆ قومێکی کەم نەبوو من لە مێژێ کەس بیزانستی غەمی تۆم کردووە هەر بە دەرسی حاشیەی زۆڵفت خەیاڵم جەم نەبوو شعر و هۆشی من پەرێشانە وەکو زۆڵفانی تۆ بۆیە دیوانم لە چاپی چینی سەرپەرچەم نەبوو چای فرمێسکم دەمی کێشا پیاڵەی دڵشکا قەدری قەندی وەسڵەکەت بۆ قیمەتێکی کەم نەبوو تاکو خوێنی دڵ لە جۆگەی چاوەوە جاری نەبوو بۆ قیاسی دووری تۆ ئیزهاری کەیف و کەم نەبوو دڵە دەشتی دووری تۆ قاچاقی دەستی خاڵتە بوو بە داوی چینی زۆڵفیشی کەچی مەحکوم نەبوو بێنەبیرە مایەوە ڕەنجی من و گەنجی ئەتۆ نەوحی معلومە لە دنیا مەردم و نەردم نەبوو